ئازۆ دەکەین کە لە کابینەی نوێی حکوومەتی عێراقیدا لە کارنامەکەیدا چەند خاڵێک جێگیر کراوە چەند بابەتێک کە وا بڕیارەکاری لەسەر بکرێتێکێک لەوانە چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانەکە پێی ئەم کارنامەیە کاری لەسەر دەکرێت واروەها پەیوەندیەکانی نێوان هەرێم و با بڵێن حکوومەتی عێراق ڕێک بخرێتەوە تایبەت بەم بابەتە کەریم مەلاشکوور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ستودیۆ بەیانی کورسات نیوزبیانە کاکەریم سپاس بۆ ئامادەبوون بە خێراتی سپاس دیارە ئەگەر باس لە یەکەمین خاڵی کارنامەکە بکەین یاخود خاڵێکی کارنامەکەوەیە کە لە ماوەی مانگێکدا مادەی 140 با بڵێن کارا دەکرێتەوە و کاری لەسەر دەکرێت مانگێک دەکرێت بە خێرایی ئەم کارە هەنگاوی بۆ بنرێت و کاری لەسەر بکرێت سپاس بەیانتان باش و باش بەخێر بێت سارت بە کارنامەکەی محەممەد شیع سوودانی ئێمە خۆمان تەسەور ناکەین ئەوەی ئەو کەو لەو کارنامەی بڵێن منهاجی وەزاری پێڵێندا ڕێژراوە بتوانن ئەوەی کە پێویستە بەو فترە زەمانیانە بەو سەقفە زەمانیانەی کە دانراوە جێبەجێ بکرێ بۆ سەبارەت بە ناوچەی کێشە لەسەر و هەرێمی کوردستان کۆمەڵێک بابەتی زۆر گرنگی تایە بەڵام ئاسان نییە لەو ماوەیە کە ئەوان باسییان کردو جێبەجێ بکەن یەکێ لەو خاڵان گرنگانەی کە ئاماژەتان پێکردەوەیە کە لیژنەی مادەی 140 جارێکی تر پێک بێنێتەوە چکە لە ماوەی ڕابردووە لیژنەی مادەی 140 پەک خراببوو لە ڕاستیە ینی بڵێن لە خولی ڕابردووە کاری لەسەر نەکرابوو حسابێ جارێکی تر پێک بهێنرێتەوە و دوای پێکێنانەوەی لەمانیەکە پێک بێنێن دوای تشکیلی حکوومەت و دوای پێکێنانەوە ئەو کەسانەی کە سوودمەند نەبوونا لە مادەی 140 ئەبێ قەرەبوو بکرێنەوە لە ڕابردووە قەربووی ئەو خەڵکان کرایەوە کە مەشمول بوون بە مادەی 140 کۆمەڵێک خەڵکی زۆر سوودمەند نەبوو لەوە ئەبێ سوودمەند بێ ئەمەیەکێ لە هەنگاوە گرنگەکانە و کۆمەڵێک بابەتی زۆر گرنگی تایە بەڵام من خۆم پێم وان نییە بتوانن لەو سەقفە زەمەنی کە دانراوە ئەوانە جێبەجێ بکرێت بەڵێ بابەتێکی تر کاکەریم ئەویش کە زۆر گرنگە بەڕاستی ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە هەڵبژاردننی پارێزگاکان نەکراوە لە کەرکووک بە تایبەتی ئێستا لەم کارنامەی حکوومەتەکەی شیع سوودانیە ئاماژە بەوە کە کار لەسەرەوە بکرێ لە زووترین کاتە ئەم هەڵبژاردنە بکرێ ئێوەکو پەرلەمانتارێک وەکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن دەڕوانە ئەو بابەتە ئەم بابەتە بۆ ئێستای کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان گرنگە فعلەنەوە بابەتێک گرنگە چونکە هەڵبژاردننی پارێزگای کەرکووک هەموو ئاگدارین کە چەند خولێک لەگەڵ پارێزگاکانی تران نەکرا بە هەندێک بیان و کە خرابووە ڕوو بەڵام ئێستا بڕیار درراوە لە دوای ئەوەی هەمواری قانونی هەڵبژاردننی پارێزگاکان نەکرێت لە ماوەی ساڵێکە هەڵبژاردننی هەموو پارێزگاکان بکرێ کەرکووکیش لەگەڵ پارێزگاکانی تر ئەمە بۆ ئێمە گرنگی زۆری هەیە چکە خۆتان نەزانن لە ڕابردووە کورد زۆربەی کورسیەکان یان نیوە بۆ سەرەوەی کورسەکانی کەرکووک لای کورد بووە و ئێمە مافی خۆمانە پارێزگاری کەرکووکی ئێمە بێ بۆیە ئێستش کورد خۆی ڕێک بخاتەوە بە باشی ئەتوانێت کورسی باش بێنێ و لە ڕێی ئەنجومەنی پارێزگاکان و کاتەیە ماتوانین پارێزگاری کەرکووک کە بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووەکە لە لای کورد نەبووە کێشەی گەورە بۆ ئێمە دروست بووە و تەنانەت لە ناوچەی کێشە لەسەر و سەبارەت بە تعریب و سەبارەت بە زەوی جوتیارەکانی ئەو سنوورە کێشەی گەورە بۆ ئێمە دروست بووە بۆیە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و کەرکووک لە ناوێنە ئەهمیەتی گەورەی هەیە بۆ باشە بە پرسیارێکتر بە یارمەتی میرەبان ئەمە هەر لەسەرەوە هەڵبژاردنە ئەگە بکرێ ڕوونکردنەوە بدێت بڕوونکردنەوە بدەیت بە بینەران ئەوەی کە لە کەرکووک هەیە ئێستا بەداخەوە لە ناوچە دابڕێنراوەکان تەنانەت لە هەرێمی کوردستانیشا کۆدەنجیەکی سیاسی نییە بە تایبەتی لەوێ زۆر گرنگە پێش ئەوە پێویستمان بە کۆندەنجە سیاسیەکە نییە پێشەوەی هەڵبژاردننی پارێزگاکان بکرێ ئێمە لە ڕاستیە لە بەغا و لە ناوچەی کێشە لەسەر ئەگەر لە کوردستانیش لەسەر هەموو شتەکان ئێمە کۆدەنگ نەبین و یەک ڕوئیامان نەبێ بەڕاستی ئەبێ لە ناوچەی کێشە لەسەر و لە بەغا ئێمە یەک بەرنامەمانە بێ و یەک ڕوئیامانە بێ و کۆدەنجیەکی هەبێ بەداخەوە تایسە ئێمە نەمانتوانێت ئەوکەین زۆر پێویستە کە کەرکووک میحوەری قەزی کوردیە و ئێمە لە ڕابردووە قوربانی زۆرمان داوە بۆ ئەو ناوچانە و کە کەرکووک میحوەری قەزیەکەمانە بەڵێ فعلەن ئەبێ کۆدەنگیەکمان هەبێ و ئەبێ بتوانین پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان خۆمان ناوماڵی کورد ڕێک بخینەوە بۆی بتوانین هەڵبژاردنەکە ئەنجام بدەین و جارێکی تر پارێزگار بگەڕێتەوە بۆ کورد بۆی بتوانێت عەلەقەل دیفاع لە خۆی بکاوە نەیەڵێت ئەوەی کە لە
کاتی نظامی پێشووە بەرامبەر کوردکراوە نەیڵن جارێکی تر ئەوانە سەر هەڵبداتەوە و جارێکی تر لە بەرگێکی ترە تعریبی ناوچەکە بکرێتەوە. بەڵێ دیارە با بڵێن لەم کارنامەیەدا باس لە خوێندنی کوردی و هاوکات زێویزاری جوتیاران میلاکاتی کورد لە ناوچە جێناکۆکەکان هەمووی با بڵێن بەشێکە لە کارنامە و کە لە ئیستادا ئومێد بەخشە. بەڵام ئەوەی ڕەنگە جێگەی پرسیار بێ لە ڕابردوشدا هەندێک کات بەڵێن درراوە بۆ پشکی کورد بۆ مافەکانی کورد بەڵام خۆی جێبەجێ نەکراوە. دەکرێت بڵێن ئەم کابینەیە ئومێد بەخشە و ئەم کارانە هەنگاوی دەبێت؟ پێشەوەی وەڵامی و پرسیارە بدەمەوە طبعاً چەند خاڵێکی تری زۆر گرنگ لە کارنامەکاتوە تایبەتە بە کورد من بە کورتی قسەی لەسەرەکەم دوایش دێمە سەر ئەوەی کە ئێمە ئەو کارنامەیە چۆن جێبەجێ بکەین. یەکێک لەوانە کە لە ڕاستیە بڵێن لە ساڵی 2012 لە کابینەکەی مالیکیە بڕیارێک دەرش و بڕیاری سی بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادە سەورە کە مەجلیسی قیادە سەورەی هەڵوەشاوە کە ئەرازی کوردی پێ تعریب کرابوو. لە ڕاستیە زەویزاری کورد لەو سنوورانە بە دوو بڕیار لە جنەی شئونی شیمال و بڕیاری مەجلیسی قیادەی سەورە ئێستا ئەبێ لە کارنامەکاتوە ئەبێ تەشریعی قانونیەک بکرێت بۆ ئەوەی ئەوە ڕێک بخرێتەوە جارێکی تر ئەو بۆ ئێمە گرنگی زۆر گەورەی هەیە. یعنی بەشێک لە تعریبی زەویزاری کورد لەو سنوورانە تعریبەکە هەڵەوەشێنێتەوە. بەڵام حکمت لە ئەوەیە ئێمە بڕیارەکە چۆن یا عیبرەت لەوایە ئێمە چۆن ئەم قانونە دەرەکەین. قانون لە پەرلەمان دەرەچێت پرۆژە یاسا لە حکوومەتەوە دێ و دێتە پەرلەمان. ئێمە ئەوە ئێمەین ئەندام پەرلەمانە کوردەکانین ئەبێ دیفاع لەوە بکەین ئەوانەی کە بۆ کورد هاتووە لە ناوچەی کێشە لەسەر ئێمە چۆن بتوانین یاسایەکی پێ دەرکەین ئێمە لێی سوودمەند بین. مەسەلەن بۆ کەسوکاری شەهید و بەو شێوەیەڵێ ئەڵێ بۆ شەهیدی پێشمەرگە و دام و دەستگا ئەمنیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم ناوچە کوردیەکان کە لە دەرەوەی حکوومەتی هەرێمن بەڕاستیە بێ ئەو یاسایە تعدیل بکرێ یاسای مؤسسەی شوهدای عێراقی تعدیل بکرێ و ئەمانەشتیا مەشمول بن. خوێندنی کوردی خوێندنگا کوردیەکان ئەبێ بگەڕێنەوە سەر ینی سەر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی حکوومەتی فیدرالی. ئەمە بۆ ئێمە دەستکەوتە ئێمە لە ڕابردووە بە شێوەیە تر سەیرمانەکرد بەڵام ئەمە هەم بارسوکێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ ئێمە دەستکەوتە سەبارەت بە ڕێوشێنی ئەوەی کە لە ڕابردووە قسە لە پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیە کراوە کە لە نێوان ئێمە و هێزی پێشمەرگە و حکوومەتی فیدرالیە هەیە. بە هەمان شێوە ئەو ڕێوشێنانە تەواوە کرێ منەوە وا لێ تێگەیشتم ئەو لێوانەیە کە لە ڕابردووە قسەی لەسەر کراوە تەواوە کرێ بۆ ئەوی ئەوە پڕکرێتەوە. ینی کۆمەڵێک بابەتی زۆر گرنگەیە کە لەو کارنامەیە هاتووە ئێمە لەسەری بوەستین ئیشی لەسەر بکەین بەڵام حکمت لەوەیە ئەو یاسایی کە دەریەکەین کە لە پەرلەمانی عێراق دەرەچی ئێمە وەک ئەندام پەرلەمانی کورد ئەبێ شەڕی لەسەر بکەین بتوانین لەوێ بیچەسبین. ئەگەر نتوانین لە یاساکە ڕاستە لە کارنامەکە هاتووە ئێمە نتوانین لە یاساکە ئەوانە بچەسبێنین ئەو کاتە هیچمان بە هیچ نەکردووە بەڵام بێ خۆمان ئامادە بکەین بۆ هەموو ئەو بابەتانەی کە یاسای پێدەرەچێ بەشێک زۆر ئەمانە یاسای پێدەرەچێ ئێمە لە یاساکەواتە دەکرێت بڵین ئومێد بەخشە ئەگەر بێت و پەرلەمانتارانی کورد کار لەسەر ئەمە بکەن ئەوە وەکو بەڵێنەکانی پێشووتر نابێت کە جێبەجێ نەکرێت. ئومێد بەخشە چونکە ئێمە لە ڕابردووە هەندێک لە بەتایبەتی لە 2014 بینیمان بەبێ ئەوەی کورد بچێتە هۆڵی پەرلەمان حکوومەت تشکیلە ئەم جارەیانە کورد ڕقمێکی قورس بوو لە پێکێنانی حکوومەدا و مفاوەزاتی چەندین لەوانەیە مانگ و زیاتریش دوومان کرابێ سەبارەت بەوەی کە ئەم حکوومەتە تشکیل بکرێ و کورچی ڕقمێکە لەوێ ئەم کارنامەیە ئەوانەی کە مفاوەزاتیان کردووە لەگەڵ لایەنە سیاسیەکانی ترا ئەوانە ئەم کارنامانیان چەسبانەوە بۆیە ئێمە ئەبێ بڕیاری پێ دەرکەین و ئەهمیەتی هەیە و ئێمە ئەتوانین کاری باشی لەسەر بکەین و ئومێد بەخشە بۆ ئێمە لە ڕاستیە. باش بەو حکومەی کە محەممەد شیا سوودانی هەم سەرۆک وەزیرانە هەم فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە لە عێراق لە ڕووی ئەمنیەوە ئەوەی کە لە ناوچە دابڕێنراوەکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەداخەوە بینیمانە زۆر جار هێزانامنیەکان بەکارهێنراون بۆ مەبەستێکی تایبەتی لایەنێکی تایبەتی توانیوێتی لە دژی کورد بەکاری بێن هەر لە مەسلەی زەوی وزارەکانە خۆت لە نزیکەوە ئاگاداری زۆر جار یعنی هێزەکانی سوپای عێراق لە لایەنداریانەکە بۆ لایەن عەرەبیەکان ئەمان چۆن کاری لەسەرەکرێەوە چۆن کارنامەکەی سوودانی کاری لەسەر دەکا بۆ داهاتوو. ئێمە بەشێکی لەو حکوومەتەوە بەشێکی لەو دەسڵاتە ئەگەر بمانەوێ ئەرکی خۆمان جێبەجێ بکەین و داوای مافی خۆمان بکەین چکە ئێمە
لە ئەنجومەنی وەزیرانەوە تا بێتە خوارەوە ئەوەی ئێمە خەڵکمانی تایە و ئێمەش لە پەرلەمان ئەبێ دیفاع لەوەی خۆمانە بکەین ئەمێنێت ئەوەی لە ناو کەرکووکە چەند فەوجێکی ئەوەی پێڵێن پۆلیسی ئامادە تەشکیلەکری ئەمە بۆ ناو کەرکووک هێزە ئەمنیەکان ئەچنە دەرەوەی کەرکووک و لە دەرەوەش بە هەمان شێوە لەو شوێنانەی کە بنەمایی کێشە بۆ ئێمە ینی ڕقمێکی قورسین لە حکوومەتەکەی سوودانیا و قبولی ئەوە ناکەین لە ئیسە بەدواوە لە ئیسە بەدواوە من وایە ئەبینم ئەگەر ئێمە ممارەسەی مافەکانی خۆمان بکەین و ئەو دەسڵاتی کە هیمانە بەباشی ممارەسەی بکەین کوردستان ڕقمێکی قورسە لەو حکوومەتە و بەباشی ئەتوانین دیفاع لە ناوچەی خۆمان بکەین بە تایبەتی ناوچەی کێشە لەسەر کە لە ڕابردووە کێشەی بۆ دروستوە بۆ نمونەیەمە کە لە لیژنەی ئەمن و دیفاعین هەر کێشەیەک دروست بێ ئەبێ بینە سەرخەت و لەگەڵیانە بۆ چارەسەرکردنی کێشەکان. بەڵێ زۆر سپاس بۆ کەریم شکور کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراقن سپاس لەگەڵەوەی کە ئەمڕۆ ماندوومان کردی بە خێر بە سەر چاوە بە خێراتی زۆر سپاس.